تقريبا من دون ما تساخو كشاني تنظيف فيه شيء باقيش كرني كان بس زبالي تابعين فيدي نيجي كم علامة صادا قريمة خوش شاحنة ريكن عمارش خوار ريكن فيدي باقيش كن أبدا يبا يو إن قصحبان بوش هلاندنا قريجا كامبي وزبالة كامبي حموكم ذكرن دردوري ما بهنا يقرق نخوش بو نخوشي تشيد بو انزعاج قرق فانا برا رشي بو يعني حالك يقرق نخوش بو مرض ترصاج نخوشي واناكي دجار سجارة أمشونا في شاي وإنجي مظاهرات شكرن أو كرن وقورن آريك هاري بكن بيز باري راكن هلينن تشتك ندى انجام ندى تاريخ هرما كردستان مقرق سپاسیاوات کن او ناکه بیواجبی رابون آریکاری کردن ترک شاندن قلابه شاندن او کردن او تمام خلاص کردن جبه و گریش ما گریش و زباله هانه که او کردن لسرەتای ساڵی 2022 تووشی هەندێک کێشەی گەورە بوون کە هەندێک ڕێکخراوی نێودەوڵەتی و هەندێک ڕێکخراوی ترکە سەرپەرشتیاری و هەندێک پرۆژەیان دەکرد و یارمەتی خەڵکی کەمپیان دەدا بەداخەوە پرۆژەکەیان کشاندەوە و چیتر سەرپەرشتیاری ئەو پرۆژانە ناکەن بۆ خزمەتکردنی پەنابەرانی کوردانی ڕۆژاوا لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای ساڵی 2020ەوە ئەو ڕێکخراوەی کەوە سەرپەرشتی پرۆژەی ئاو و ئاوەڕۆی دەکرد لە کارەکەی کشایەوە ئەمەش بووە هۆی ئەوەی کە نزیکەی 7 مانگە خەڵکی کەمپ کێشیان هەیە لە ئاوی پاک و خاوێنی خواردنەوە وهروە ئەو کارمەندانێکەوە ئیشیان دەکرد لەسەر ئەو پرۆژە و سەرپەرشتیان دەکرد بۆ ماوەی 7 مانگ بە خۆڕایی و بە خۆبەخشی کاریان دەکرد لە سەرەتای مانگی هەفتە و لە کۆتایی 36 2022 دیسان ڕێکخراوی تر هەبوو کە سەرپەرشتی پرۆژەی کۆکردنەوەی زبل و خاشاکی دەکرد لە کەمپانی پەنابەران بەداخەوە ئەویش کشایەوە لە کارەکەی ئەمەش کێشەیەکی گەورەتری دروست کرد لە کێشەی ئاو و ئاوەڕۆ بۆ هۆی ئەوەی کە زبلێکی زۆر کۆب بێتەوە لە کەمپانی پەنابەران و ترسێکی زۆری لەسەر بوو چونکە خەڵکەکە بە هانیان دەبێت بۆ سوتاندنی ئەم زبل و خاشاکە بۆ ئەوەی لە بۆنی زبل و خاشاکەکە ڕزگاریان ببێت کە ئەمەش ڕسکێک و ترسێکی زۆر هەبوو بۆ سەر ژیانیان بۆ سەر ئەو شوێنە گشتیانەی کە ئاگرەکەیان تێدا دەکردەوە بە خۆشحاڵیەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای جوهد و هەوڵ و ماندووبوونێکی زۆر سەرڕای ئەو هەموو بارگرانیەکە لەسەرەتی بە هەماهەنگی لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانانی حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی دابین کرد بۆ هەردوو پرۆژێ ئاو و ئاوەڕۆ و کۆکردنەوەی زبل و خاشاک لە کەمپانی پەنابەرانی کوردانی ڕۆژئاوا لە پارێزگای هەولێر کە ئەمە جێگە خۆشحاڵی و دەستخۆشیە بۆ لەلایەن هەموو خەڵکی پەنابەرانەوە کە لە مانگی هەشتەوە ئەم پرۆژانە دەکەونە کار و ئەو کێشەیە لە هەر چوار کەمپی پەنابەران چارەسەر دەبێتن و ئەو پرۆژانەش سوود دەگەێنن بە 6816 خێزان و 3242 کەس لەم پرۆژانە مستەفید و دەبن و سودمەند دەبن. السلام عليكم.